بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لێ بێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویست خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتتان بە یارمەتی هاوکارانمان لە هەر جێگەیەکن هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازین. ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون لەو تۆرانی کە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین. لە تەوەریەکەین بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەبارەی ڕووداوەکانی حەڤەی شوبات کە 11 ساڵ بەر لە ئێستا و لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا خۆپشاندانێکی بەرفراوان لە سنووری سلێمانی و شار و شارۆشەکانیدا ڕوویدا کە تیایدا ماوەی 62 ڕۆژی خایەن و تیایدا 10 کەس شەهید بوون و سەدان کەسی دیکەش بریندار بوون. هاوڵاتیان هاتنە شەقام بۆ مەبەستی پشتگیریکردن لە بەهاری عەرەبی و شۆڕشەکانی عەرەبی، بەڵام دوجار داواکاری دیکەیان هەبوو هەڵوەشاندنەوەی حکوومەت و چاکسازی لە حکوومەت و هێنانەکایی هەلی کار بۆ گەنجان و کۆمەڵێک بابەتی دیکە و کۆمەڵێک چاکسازی لە بواری حکومڕانی لە هەرێمی کوردستاندا داوایان دەکە، بەڵام تاوەکو ئێستا بەداخەوە هیچێکی لەو تاوەکەرانە جێبەجێ نەبووە و لەگەڵیشیدا بکوژانی ئەو کاتەی شەهیدەکان تا ئێستا دەستگیر نەکراون. بەگشتی باز لە ڕووداوەکان دەکەین و لەگەڵیشیدا باز یەکێک لەو شەهیدانە دەکەین کە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا تیایدا شەهید بوویش شەهید ئومێدە. وەروها لە تەوەری دومی بەرنامەکەشماندا هەر پێوەست بۆ بابەتانە باز لە ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستاندا دەکەین، زانین بنەماکانی ئازادی ڕادەربڕین چۆنە و ئایا لە هەرێمی کوردستاندا تا چەند ئازادی ڕادەربڕین بوونی هەیە، بۆچی بە ڕێکخراوەکان و هەروەها مافی مرۆڤی گیانی و نەتەوەیەکگرتوەکان ساڵانە راپۆرت لەسەر ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستاندا دەکەن و باز لەوە دەکەن ساڵ لە دوای ساڵ ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستاندا بەرەو قەتیس و بەرەو نەناوچوو دەچێت. گفتوگۆ لەو بارەیەوە دەکەین و لەگەڵیشیدا کۆمەڵێک زانیاری و بڕگە و بابەت و فیچەرمان بۆ ئامادە کردوون. دەستپێک دەچین لای کەش و هەبزانین گۆڕانکاریەکانی کەش و هەواچین پێکەوە بینەری دەبین. بەڵازان و فستیڤالێکی بەرهەم ناوخۆیەکان لە شاری سلێمانیدا ئەنجامدرا کە تیایدا هاوڵاتیانێکی زۆر بەشدار بوون و هەروەها نزیکەی 30 هاوڵاتی و کاسبکار لەو فستیڤالدا بەشدار بوون. ئەوان باز لەوە دەکەن کە ماوەی چەند ساڵێکە هاوڵاتیان زیاتر گرنگی دەدەن بە بەرهەمە ناوخۆیەکان و بەرهەمە خۆماڵیەکان، بە تایبەتی ترە و بەرهەمانی کە لە هاویندا هەن و لە ئازستاندا وشک دەکرێنەوە بەکار دێنێتەوە. لەو بارەوە هاوکارمان ڕامیا عوسمان راپۆرتێکی بۆ ئامادە کردوین، پێکەوە بینەری دەبین. شاری سلێمانیە لە مۆڵە فستیڤالێکی یەک ڕۆژە بەڕێوە دەچێت، فستیڤاڵی بەرهەمە هاوینەکان لە زستاندا. لێرە جوتیاران بەرهەمی ڕەنجیشانی خۆیان دەچنەوە، بەرهەمی وشکەی باخەکانی کوردستان کە لە هاویندا وشکراوەتەوە و ئێستا نەمایشکراوە. خاوەنکارەکان
باز لەوە دەکەن ماوەی چەند ساڵێکە بەرهەمە کوردەواریەکان لای هاوڵاتیان بایەخی زیاترە، ئەوەش بازاڕی کاری ئەوانی گەرمتر کردووە. وڵای ئەمە وەکو یەکێک لە ئەندامەکانی هەڵەبجێ شەید لە هاتوین وێرە بەرهەمەکانی خۆمان لە زەیتی زەیتونەوە، سابوونی زەیتی زەیتونە، سرکەیە، ئاوی و بنێشتە لەگەڵ ڕۆبە هەنارە بەشداریمان کردووە لەم فستیڤاڵە. ئەم بەرهەمانەی کە هێناومانە یعنی لە 90 دەستی خۆمانە. سابوونەکەیشمان هەمان زەیتی زەیتونە کە بەکارێنین. سێ شێوەمان هەیە، سادەکەیمان هەیە، مێخکمان هەیە، زەردەچەوە. بەو شێوە بەشە دروستمان کردووە. ئەم فستیڤاڵانە یەکەم بەروبوومی خۆماڵی ئاشناکە بە یەکەم بە خەڵکو و بە دەروی وڵاتیشۆ، دوو هەمێش بەروبوومی خۆماڵەکان ڕووی ڕاستەقینی خۆیان پێشانەدەن بەرامبەر بە خەڵکی. ئەم بەرهەمانەی خۆمان کە کابرا یەت بۆیرە ڕاستەخۆ جوتیارەکە ناسێت، ڕاستەخۆ بەروبوومەکە لە کەسەکە کە یەکەم دەست وەری گرتووە لێرا وەریەگرێت، وەکو ئەوە نیە لە مارکێتێکا دانرابێ ناونیشان و شوێنەکەی و دروستکردنەکەی نەزانێت چۆنە. ئەو بەرهەمانەی لێرەن بێ مادەی پارێزگاری و بێ تێکچوون و بێ بەروارن، چونکە جوتیارانی کورد لە بەرهەمی ناوخۆدا دروستی دەکەن. زیاتر لە 30 خاوەن کار و پرۆژەی بچووک لەم فستیڤاڵەدا بەشدارن، هەر یەکە و بە کۆمەڵێک بەرهەمی سروشتی و کوردەواری. ئەم جۆرە فستیڤاڵانە ناسانی بەروبوومە خۆماڵەکانە، ڕاستەوخۆ خەڵک و هاوڵاتیش ئەلی بەروبوومەکان ڕاستەخۆ لە بەرهەمهێنەرەکە وەرەگرێت، یعنی ناگاتە دەستی دووسێ. بۆنە من شتێک ئەفرۆشم بە خێریشی کەم، ئەگەر بگاتە دەستی دوکانداریکە ئەنی خێریشی خادەسەر، بەس ئەگەر لەوە بێ ڕاستەخۆ لە بەرهەمهێنەرەکەی وەرەگرێت. جا بە بۆنەی ئەم فستیڤاڵانەش لەخوا بەزیابێت فرۆشی باش هەیە، ئەنی خەڵک زیاتر خواستی لەسەر شتی خۆمان و کوردەواریە، چونکە هیچ مادەی حافزیتیان نییە، ئەنی هیچ مادەیشی ئەوەیتیان نییە. بە تەئکید پێشتر وانە بوو خەڵک زۆر گرنگی بەشتی ئەوە نەیە، بەستا لەخوا بەزیابێ خەڵک زیاتر گرنگی پێ، چونکە ئەنی شتەکە تامێکی جیاوازتریە لە شتی دەرەشی، ئەنی هیچ موادێکی شتیان نییە. ئەلحەمدوللا زانی شتەکانیشمان زۆر پاک و تەمیزە، ئەنی لە شتی دەرەشی باشترە. تۆکە شتێ لە دەروی وڵاتە بووی نازانی چۆن بەرهەمهاتوە یا چۆن هێنراوە بۆ ئێرە. وڵای لەخوا بەزیابێ لە پێشتر چەند فستیڤاڵیشکە بەشداریمان کردوتر لە داهاتووشە کۆمەڵی فستیڤاڵی کەمان هەیە، ینی لەخوا بەزای باشە خەڵک بەدەم فستیڤاڵەکان، ینی خەڵک باش بەشداریەکان. کردنەوەی ئەم فستیڤاڵانە هۆکارێک بووە بۆ ناساندنی بەرهەمی جوتیاران بە خەڵکی، بەڵام تا ئێستا نەکراون بە بڕاندێک و بۆ وڵاتانی دیکە بنێردرێن. ڕەنگە بەشێک لە هۆکاری ئەوەش کە تا ئێستا نەگەیشتون بەم ئاستا پشتگیری نەکردنی حکومەت و بێت بۆ بەرهەمی ناوخۆ و هاندانی زیاتری جوتیاران و تێرکردنی پێداویستیەکانیان. ڕامیار عوسمان تایبەت بە پەیامی ڕۆژ. بەڵازان و خۆشەویستان لە سۆران ناوەندی زری خاڵ بە هاوکاری ئەنجومەنی کۆمەڵی دادگەری سۆران ئەستاون بە بەخشینی سەدان کتێب بە کتێبخانەی سۆران. نەزانم ئەگە سەدان کتێبی، بەڵام لە دیمەنەکانە دیارە کتێبێکی زۆریان بەخشیەوە بۆ کتێبخانەیە. پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ دەبینەوە بارەیەوە. بەناوی خۆی بەخشندی میهرەبان لە بەشی پەروەردە و بانگەواز لە ماڵبەندی سۆران بە هاوکاری ناوەندی هزی ڕۆشنبیری خاڵ ئێمە هەستین بە گەیاندنی کۆمەڵێک پەرتووک کتێب بە کتێبخانەکانی سنووری ئیدارەی سۆران. من زۆر سوپاسی ناوەندی هزی ڕۆشنبیری خاڵ ئەەکەم کە لەم جۆرە کارانە بەردەوام بن، وە سوپاسی کتێبخانەکانیش ئەەکەم ئەوەی گشتی و فەرعەکانیشیان کە بەدڵخۆش بە
بەدڵێکی خۆشەوە پێشوازیان لێکردین کە خۆشحاڵ بوون زۆر ئێمە بتوانین لەمە دووە زیاتر هاوکاریان بین ئەو پەرتوک بگەین بەو پەرتوخانانەکە لە سنووری ئیداری سۆران هەنا چونکە لار شوێنێ ئەگەر کتێبخانە گەشەی کرد بەرەو پێش و حتمما دیارە خەڵکەکە بەرەو پێش و گەشەی کردە و لانی ڕۆشنبیری زیاد بووە. بەناوی خدای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ مامۆستا موسلم کە ئەوروکە هاتن جەماعەتی مەڵبەندی کۆمەڵ لە سۆران سەردانی کتابخانەی گشتی سۆرانیان کرد بە پێشکەشکردنی کۆمەڵی کتێبی بەسوود بۆ کتابخانەی گشتی سۆران کە هیوادارم هەر بەردەوام بن و چاومان لێیە هەموو کەسانی دەسەڵات لە سۆران بتوانن وەکو ئەوان چاو لێ بکەن خزمەت بە کتابخانەی گشتی سۆران بگەینن بە هەدیەکردنی کتێبی بەسوود بۆ کتابخانەی گشتی سۆران. زۆر سپاسی ناوەندی هزری خاڵەکەین دەستخۆشیان لەکەین کە بە یارمەتی کۆمەڵی سۆران ئەو کتێبیان پێشکەش بە کتێبخانەی ڕوان دەست کرد دەستخۆشیان لەکەین دووبارە سپاسیانەکەین زۆر زەرورە زۆر کەس دێت زۆر کەسی شەیە کتێبی پێشکەش بە کتێبخانە کردێ مەعەدەلیش ئەوە بەردەوامەبی خەڵکەتی زۆر سەردانی کتێبخانە کە خاستن قوتابیەکان بۆ سەرچاوەکان زۆر ئەو دەڤەرە هەموو لەسەر کتێبخانەی ڕوانزە بەڕاستی هیوادارم هەموو کەس نمونیان زۆر بیوەکو ئێوە کتێبەکان پێشکەش بە کتێبخانەی گشتی ڕوان دەست بکەن. بێگومان کتێب یەکە لەو شتانی کە زەرورەتە لە حیاتی ئینسانی ئەوانەی کە خاوڕێی کتێبن ئەوانە نەکە خەڵکی ڕۆشنبیرن لە ئاستی کۆمەلگا خەڵک ڕێز لێ گیراون خەڵکەکن کە ڕاوێژانە میشە لەگەرەگرێت سوپاسی ناوەندی زری خاڵەکن باوکاری مەڵبەندی سۆرانی کۆمەلی ئیسلامی کۆمەلک پەرتوشی بە نرخیان بە دیاری بۆ هیناینە سوپاسیانەکەین جێپەنجەیان دیارومێ دەکەین منیان زۆربێ. بەڵازان و خۆشەویستان 11 ساڵ بەر لێ ساو لە ڕۆژی حەڤەی شوباتی ساڵی 2011دا وەرچەرخانێکی نوێ بوو لەوەی کە هاوڵاتیان ئەم هەرێمە نادادی قوبوڵ ناکەن و داوای چاکسازی دەکەن لە حکومڕانی کوردیدا خۆپشاندانێکی بۆ شێوازەبوونی نەبوو بوو کە بۆ شێوازە فراوانە لە سنووری سلێمانی دەوروبەریدا کە هەموو هاوڵاتیان هاتە سەرشەقام و داوای مافەکانیان دەکرد داوای چاکسازیان دەکرد داوای هەلی کاریان دەکرد بۆ گەنجان داوای مافەکانیان دەکرد بەڵام بەداخەوە لەو ڕووداوانەدا لەو خۆپشاندانەدا و لە حەڤەی شوبات و ڕۆژانی دواییدا دا هاوڵاتی شەهید بوون و چەندانی دیکە و سەدانی دیکەش بریندار بوون لەگەڵیا هاوڵاتیان و دەسەڵاتداران هیچ داواکاریەکانی هاوڵاتیانیان جێبەجێ نەکرد و بکوژانی شەیدەکانیش تا ئێستا و بەردەوام دەستگیر نەکراون تا ئەم ڕۆژەش بێتەوە چاکسازی لە هەرێمی کوردستان لە حکومڕانیدا نەکراوە بگرە ساڵ لە دوای ساڵ خراپتر بووە و حکومڕانی زیاتر زوڵم و ستەم لە هاوڵاتیانی دەکات گفتوگۆ دەکەین لەبارەی ڕووداوەکانی حەڤەی شوبات و بە تایبەتی تر ئەو خێزانەی کە شەهید ئومێد شەهید بوو و باز لە چۆنێتی شەهیدکردنی دەکەین و باز لە گوزەران و ژیانیان دەکەین گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا سازگار فەرێق خێزانی شەهید ئومێد مامۆستایان زۆر بەخێر بێن. سپاس بۆم دەرفەتە. سپاس بۆ پەیام بۆ ڕەخساندنیم دەرفەتە. زۆر سپاس. ئەگەر باز لە ڕووداوەکانی حەڤەی شوبات بکەین چۆنی بوو و شەهید ئومێد چۆن بەشدار بوو لەو خۆپشاندانەدا. بەڵێ بەهۆی خراپی سیستەمی حکومڕانی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ساڵی 2011 حەڤەی شوبات خەڵک ناڕەزایی هەبوو لە نەعەدالەتی کۆمەڵایەتی و لە نەبوونی
خزمەت گوزاریەکانی ئاو و کارەبا و ئەم شتانە خەڵک ڕژانە سەر شەقامەکان و خۆپیشاندانیان کرد بۆ داواکردنی مافڕاوەکانی خۆیان و لەو کاتەیە پێم وایە لە هەموو شار و شارەچوەکانی هەرێمی کوردستان ئەم خۆپیشاندانانە کرا لە سێمانیش ئەم خۆپیشاندانە بۆ ماوەی 62 ڕۆژ بۆ 63 ڕۆژ بەردەوامی هەبوو ڕۆژانە خەڵک بەشداریە کرد داواکاری هەبوو لە حکومەت و لە دەسەڵاتدارانی هەرێم هاوسەرەکەی منیش ڕۆژانە بەشداری ئەم خۆپیشاندانانەیە کرد بەڵام ئەو ڕۆژەی کە تیا شەهید بوو کە 26 دوی 2011 کات ئەو ڕۆژە هەندێک ئیش و کاری هەبوو بە ئیشێک چۆ ناو بازار و هەروەها هەندێک پێداویستیش بۆ مناڵەکەمان بۆ ئیشە ڕۆشتە ناو بازار و ئیتر ئەو ڕووداوە ڕوویا و بۆ هۆی شەهیدبوونی زۆر باشە پێشی بینە سەر شەهیدبوونی و باز لە ژیانی بکەین پێدوا بوو ئەو خۆپشاندانانی و کاتەکرا زەرورەتێک بوو کە هاوڵاتیان پێویست و بێنە سەر شەقامەکان بەوەی کە داهاتی ئەم وڵاتە دیار نەبوو هەلی کار بوو گەنجان نەبوو گەنجێکی زۆر دانەمەزرا بوو و زۆر بابەتی دیکە لە زۆر گەندەڵی لە بوارەکانی حکومڕانی کوردیدا پێدوا بوو کە هاوڵاتیان پێویست بوو بێنە سەر شەقام و داوای مافەکانیان بکەن بەڵێ لەو کاتەیە بەهۆی نەعەدالەتی کۆمەڵایەتی و نەبوونی خزمەت گوزاریەکان و هەروەها بەهۆی نەبوونی بەهۆی گەندەڵی لە دام و دەستگاکانی حکومەت و ناشەفافی لە داهاتی حکومەتە و هەروەها کۆمەڵی خزمەت گوزاری و بێکاری و نەبوونی کار و کەسابە لە بازارەکانە و قۆڕخکردنی بازارەکان لەلایەن کۆمپانیەکانی دەسەڵات و ئەم کۆمەڵە شتەوە زەڕوریەت بوو و خەڵکیش داواکاری هەبوو داوای خزمەت گوزاری زیاتریە کرد بۆیە خەڵک هاتە سەر شەقام و داوای مافی خۆیە کرد لە دەسەڵاتدارانی هەرێم بەڵام بەداخەوە دەسەڵاتدارانی هەرێم نەجوابی خۆپیشاندەرانیاندایەوە نەجوابی هاوڵاتیانیاندایەوە بگرە بە شەهیدکردن و ڕژانی خوێنی گەنجانی ئەم کوردستانە وەڵامی داواکاری و مافی خەڵکیاندایەوە زۆر باشەوە سازگار شەید ومێت ڕۆژانی پێشووتر پێم وابێت بەشداری کرد لە خۆپشاندان بەڵام سوتفە ئەو ڕۆژە بە مەبەستی خۆپشاندانیش نەچوو بۆ بازار پێم وابێت کۆمەڵی پێداویستی و شیر بۆ منداڵەکەتان بکرێ چۆنی بوو چۆن ویستی بڕاتە بازار پێم وابوو ئەنی و هەستە کرد کە زۆر جار ناگەڕێتەوە یان کۆمەڵی شتێ دەڵێ یان یەکێک لەوانە پیوتوی ئاگاداری ئەنەس بە و ئامانەتی تۆ چۆنی بۆ ڕووداوان وڵی ڕۆژانە بەشداری خۆپیشاندانەکان یەکرد وگوتم پێشتر بەڵام پێشەوە کاری چی بوو بەڵێ شەیدومێت کار و کەسابەتی چی بوو بەڵێ خۆی کاسب بوو سایقی سیاری بەرز بوو سیاری بار بوو بار هەڵگر بوو ڕۆژانە بەشداری خۆپیشاندانەکانیە کرد بەڵام ئەو ڕۆژە بە شێوەیەکی جیاواز هەندێک خۆم چۆن لێ دڵە ڕاوکەیەکم هەبوو ترسێکم هەبوو بەڵام نەمەزانی هۆکارەکەی چییە هەستا و نانی نیۆڕی خوارد و نوێژ و ئەم شتانی کرد و ئیتر تا دووسێ جارتیە چمە ناو بازار هەندێک ئیشی خۆی هەبوو دوای ئەوەش تیەچم ئەو کۆمەڵش پێویستیمان هەبوو بۆ ئەنەس بۆ کوڕەکەم وتی تۆمە چۆمەی کڕە خۆمە چمەی کڕم و لەگەڵ دەستی خۆمە ئێوارەی هێنمەوە ئیتر ئەو ڕۆژ بۆ کە ڕۆژ بۆ بەپەدەم ئیشەکەیەوە بۆ ڕاپەڕاندنی کارەکەی خۆی لێشەوە دیارە ڕێکەوتۆتە لای مزگەوتی گەورە بۆ کڕینی ئەو شتانەی کە بۆ ئەنەس بەتەما بوو بیکڕێ لێ ئاژا و شتێک گرژێک دروست بوو لە بینی خۆپیشاندەران و هێزەکانی هێز ئەمنیەکانە لەو کاتەیە ئومێر شەهید بوو تەلەفۆنێ بۆ کرد دەدەقە پێش حەدەسەکە تەلەفۆنم بۆ کرد وەکو ئەوەی کە لە ماڵەوە قەلق بووم بە بەردەوامیش سەیری خۆپیشاندانەکانمە کرد بە شێوەیەکی ڕاستەخۆ کەناڵەکان پەخشیانە کرد زۆر قەلق بووم یعنی هەستێک و هینێکی ناخۆشم هەبوو بەڵام نەمەزانی چییە ئاهاتمەوە چوو موسی خۆپیشاندانەکانمە کرد دوای پێش ئەوەی حەدەسەکە ڕووبا برایەکەم تەلەفۆنی بۆ کردم وتی ئەحواڵی منی پرسی و لەبارەی مۆزوعێکەوە تەلەفۆنی بۆ کردم اینجا وتم لە کوێیت وتی لە بازارم و بەخواوەز ئەیش باش نییە گرژیەکی زۆر و شتی وا هەیە لە بۆی خۆپیشاندانەکانەوە وتم ئومێد نهاتۆ بۆ لای ئێوە وتی بەرەوەڵا باوکم دوکانی هەبوو لە ناو بازار
وتی بەرەڵا ئێستا لە لای باوکم بوو منیش بینیوم و ئێستا لە لای ئێمە ڕۆشتو بەرە خوارەوە وتیتی هەندێک ئیشم هەیە چم و هەندێک پێداویستیم هەیە چم بۆ لای مزگەوتی گەورەوە ئیتر بەو شێوەیە ڕۆشت بۆ خوارەوە لای مزگەوتی گەورە و شەهید بوو بەڵام بە دقیقی دقیقە پێش حەدەسەکە وەکو شتێک هەستێکی ناخۆشمە بوو کە تەلەفۆنەکەی داخستەوە براکەم یەکسەر من یەکەم کەس پەیوەندیم بە ئومێدەوە کرد ترسام لە حاڵی وتم لە ناو بازاڕە نەبا خوا نەخواستە بکەوێتە ناو قەڵەباڵخی و بەرکەوێ بوو وەکو ئاگادارکردنەوەیەک و هەر حەزیشم کرد زیاتر ڕۆژانە لێمە پرسیەوە و لێ پرسیمەوە ئیتر کە پەیوەندیم پێوە کرد وتی جوابیامەوەتی ئەوتام بەرەو مزگەوتی گەورە ڕۆمە خوارەوە و چیت ئەوێت چی ترتان ئەوێت بێت لەو شتانە بیکڕم وتم هیچمان ناوێ و شتانی کە لە پێمان وت و بیکڕە و بگەڕێرەوە بە سەلامەتی و آخر پەیوەندیمان بوو بە 10 دقیقا کەمتر لە 10 دقیقا تەلەفۆنەکەم داخستەوە ماڵەکەم نزیکە تا ڕادەیەک بڵێن نزیکە لە ناو بازاڕ و ئەوەوە گوێم لە تەقە و هەرای تەقەیەکی زۆر بوو یەکسەر دڵم ترسا وتم کێ لە بازاڕە بیرم چوو یەکسەر بیرم کردەوە ئومێد لە بازاڕە هاتمەوە ژوورەوە تەلەکسەر تەلەفۆنم بۆ کرد ڕاستەوخۆ تەلەفۆنەکەی مەشغوڵە کرا 2-3 جار تەلەفۆنم بۆ کرد مەشغوڵە کرا دوای 2-3 جار تەلەفۆنەکەی داخرا ئەیتر من نەمزانی هەتا بە بەردەوامی هەر قەلەغم تەلەفۆن یەکسەر برایەکم تەلەفۆنی کردوتی وڵی یاڵەن تەقەیەکی زۆر کرا و ئومێدیش ڕۆشتۆ بۆ ناو بازاڕ تەلەفۆنی بۆ بکە تی ئێمەش تەلەفۆنی بۆکەین مەشغوڵە منیش بۆ یەکەم مەشغوڵە نازانم بۆ ئیتر بە بەردەوامی ئابوو شێوە تەلەفۆنم بۆ کرد داخرا بوو داخرا تا لای ئێوارێ تقریبا پێش بانگی ئێوارێ ئیتر چوم گەڕام بە دوایە و سۆراقم کرد لە خەستەخانە و ئەو شوێنانە خۆی گەورە بە شەید قوبوڵەکە ئینشاءڵڵا دوای ئەوە کاربەدەستانی وڵات لێرە لە سنووری سلێمانیا سەردانیان کردن یان وتیان کۆبوونەوەتان لەگەڵاکی چیان کرد چۆن هەڵوێستیان چی بوو بۆی کە بکوژانی شەید ومێ دەستگیر بکرێن بەڵێ دوای شەهید بوونی تەبعاً ئەو کاتە بە باران و تەڕ و ئەوەش بوو دنیا هەر ئەو شەوە وابزانم بە خاک سپێررا لەسەر داوای بەرپرسێکی کوردستان هاتە ماڵەوە داوای لە کەس و کار کرد کە زۆر داوای کرد و ئەوە وتی بە بەیانی مزاهرەتی و خۆپیشاندەرەکان خۆپیشاندانی پێوە نەکەن و زۆر تەکلیفی کرد لە کەس و کار ئەوانش بۆ ئێمەش وەکو بۆ پاراستنی ئەمنێت وتمان بە وەکو ئەمەی ئێمە شەهید بووە وەکو شەهید ئومێد شەهید بوو بە قوربانی با خەڵکانی تر نەبێتە قوربانی بڕیارمان ناو هەر ئەو شەوە ناشتیان زۆر باشە شەهید ئومێد چۆن بوو لەگەڵ ئەنەسا ئەون ئەنەس تەمەنی چەند بوو زۆرجار لە وێنەکانە دیارە کە باوەشی پیا کردو و محەبەتێکی زۆری بۆی هەبووە چۆنی بوو وڵی بەداخەوە تەمەەن ڕێگەی نەیە کە ئێستا گەورەی ئەنەس ببینێت بەداخەوە کە زۆر جار ئێستا ئەنەس زۆر بەڕاستی ئێستا بەرەو مەرحەلەیەکی هەستیارە ڕوات زۆر جار بیری لێکاتەوە خەفەت داگرێ یان بێتاقەتیەک داگرێ کە مەسەلەن کەسێک ببینێت بانگی باوکی کات بڵێ باوکە یان بچینە شوێنێکەوە باوکێک ببینێت بانگی مناڵەکەی بکە یان قسێ بکە لەگەڵ مناڵەکەی چونکە ئەنەز ئەو هەستەی نەبی ئەو شتەی نەبینیەوە بەخۆیەوە نازانێت ئەو هەستە چۆنە بەڵام لە هەمان کاتیشە زۆر متەئەسیرە چونکە ئێستا تۆزە تەمەنیشی بەرەوە هەستیاریە ڕووە و ئەزانە برادەرەکانی باسی باوکیانەکەن و لە ماڵەوە باوکم وای کردو ئەمەی کردووی تر ئەمیش هەرچەنە من نەمهێشتووە ئەو فەراخە دروست ببێت و هەتا توانی بێتم و حەدە ئیمکان دایکایەتی و باوکایەتیشم بۆ کردووە و ئومێدیش بەڕاستی تەمەەن ڕێگەی نەیە کە ئێستای ئەنەس ببینێ بەڵام لەو ماوە کورتەیە کە ئەنەس تا 5 مانگ ئەو ئێوارەی کە باوکی شەهید بوو بە 5 مانگ بوو لە مودەی ئەو 5 مانگەیە وەکو بڵێ ئیتر نایبینمەوە وەکو بڵێ ئیتر کۆتایە هەرەوە نەیە مودەی من بە بەردەوامی محیبەتیە بە بەردەوامی بە مۆبایلێکی بەدەستەوە بوو تەسویریە کرد قسەی لەگەڵە کرد چۆنەڵێ ئیتر بەو شێوانە
يعني زۆر مهتم بوو بە ئەنەسەوە زۆریش محیبەتی بۆ ئەم ڕووداوە ئەنەسە بوو. دوای ساڵێک زەواجتان بوو؟ زەواجەکەمان نزیکی بە تقریبی نزیکی ساڵ و 9 مانگێکی خەیە. زۆر باشە. لەلایەن کە سوکارەکە و لەلایەن خۆتانەوە هیچ هەوڵێک درراوە لە ڕێگەی یاسایە و لە ڕێگەی هەر شێوازێک بێت مافەکانتان وەربگرنەوە و بۆ کوژانی دەستگیر بکرێن؟ بڵێ هەرو کاتی حەدسەکە پێم وا بوو کەسێک گیرا تۆمەتبار کرا پاش دەست بە سەراگرتنی کەسێکە بەڵێ کەسێک بۆ حەدسە گیرا لەو کاتەیە و تۆمەتبار بوو ئیتر دوای بۆ ماوەی 2 ساڵ لە هاتوچۆ و بە دوواداچوونی ئێمە و هەروەها خانەوادەکەی و ئەمە وە هەروەها دادوەرە بەڕێزەکان گەشتنە ئەو قەنەعەتەی کە ئەو تۆمەتبارە تاوانبارە وە حکمی ئەبەدیش درا بەڵام بەداخەوە کاتێکە حکومەکەی چووە دەسەڵاتی جێبەجێکردن تەنفیزی لەوێ هەڵوەشایەوە لە هەولێر. ینی ئازاد کرا لەژێر بەڵێ ئازاد کرا بەڵێ ئازاد کرا. ڕاستە ئێوە شەید ومێد گیانی دەستداوە لە دەستانداوە بەڵام ئەگەر بکوژەکانی دەستگی بگیرانەوە بەستای خۆیان بگەێنرای و مافەکان تاور بگرتایەتەوە پێ دوایە ئاسوودەیەگە بوو بۆ ئێوە؟ بەتەکی دەگەدا ئەو کاتە داواکاری خۆپیشاندان و ناڕزایەتەکانی حەڤی شوبات بدرایەتەوە و دەست بەجێ دەسەڵاتدارانی هەرێم هەستانەیە بۆ ئەرکە کە ئەرکی ڕاستەقینی خۆیان بوو کە ئەرکەکەیان یەکەم شت ئەوە بوو کە بکوژ و تەقەکەرانی حەڤی شوبات بەنەدادگا و نەبنە پاڵپش بوو ئەم تەقەکەرانە نەبنە ڕێخۆشکەر بۆ ئەوەی کە جارێکی تر کەسێک ناڕەزایی دەربڕی بە فیشەک و بە ئەوە وەڵامی نێنەوە ئەگەر دەسەڵاتدارانی هەرێم ئەو کات جوابی داواکاریەکانی خۆپیشاندەرانیان بایەتەوە و هەروەها تەقەکەرانیان بدایە بە دادگایەکی سەربەخۆ پێم وابوو ئێستا ئێمەش حەڤی شوبات کۆتایی ژەهات و ئێمەش زۆر جار باز لەوە دەکرێت کە ئەو خۆپیشاندانە بە فیتی لایەنێکی دەسەڵات سیاسی بووە مەرامێکی سیاسی لە پشتەوە بووە. شەید ومێد هیچ بەشداری لە سیاسی و چالاکی و ئەندام هیچ حزبێکە بوو؟ نەخێر شەید ومێد هیچ پابند نەبوو بە هیچ حزبێکەوە کاسبی ماڵی خۆی بوو و تەنها وەکو هاوڵاتیەک وەکو هاوڵاتی هەرێمی کوردستان بەشداری خۆپیشاندانەکانێکە لە ڕۆژانی پێشووە و تەنها هەرەوە نەبوو. لە ژیانی ڕۆژانەتانداوە لە ماڵەوە چۆن لەگەڵ یادگارەکانی ئاساوارەکانی ماوە نێستاش بوون نۆجلوبەرگی بۆ نمونایە و یادگارانی کە هەیە؟ بەڕاستی ئەوە یادگاریەکی ناخۆش و نەبراوەیە کە دەسەڵاتدارانی هەرێم ڕوبەڕووی بە تایبەت ڕوبەڕووی من و کوڕەکەمیان کردەوە و پێم وایە خەمێکی نەبراوەیە و خەمێکیشە بە بەردەوامی لەگەڵ ژیانمانە ئەڕوات و ڕۆژانش طبعاً هەستێکی ناخۆش و خەمێکی بەردەوامە بەڕاستی هەم جلوبەرگی هەم من لەو کاتەوە کە هاوسەرەکەم شەهید بووە هەم جلوبەرگ و هەموو پێداویستیەکە هەموو شتەکانی کە تایبەتمەند بووە بە ئەو هەڵم گرت و تا ئێستش لە زال ماوە و نەمتوانیوە هیچێکێک لەو شتانە ون بکەم و بیفەوتێنم. زۆر جار باز لەوە دەکرێت کە لەوانەیە زۆر کەس تێنەگا لەو هەستەی کە بەڕێستان هەتانە بۆی کە دوو هاوسەرێکتریان خۆش زۆر خۆش دەوێت یەکێکیان بۆ شێوازێ بەڕووداوی گیان لە دەست دەدات و منداڵێک بێناز دەبێت لەوانەیە هەست بەم شعور و هەست بەم ئەم هەستە نەکە کە لە ناخی تۆدا هەیە. ینی ئەگەر باز لەو ئازارە بکەین ینی چۆن چۆنی ئەم هەستە چ ناخۆشیێک هەیە لەوەی کە تۆ هاوسەرەکە لە دەزاوە؟ وەڵاهی من پێم وایە ئەگەر یەکێک وەک زروفی وەکو من نەبێ نازانێت من بە چە ناڕەحەتیەکەکەم و چەند خەمێکی گەورە و دوور و درێژمە هەیە بەڕاستی و پێم وایە خەمە درێژاکێشی تا کۆتایی ژیانم بەڵام لە ئێستایە تەنها شتێک کە گەشتبینم پێی هیوام پێی بێ دڵم پێی خۆش بێت بوونی ئەنەسە لە جێی ئومێت خۆی گەور لێت نەسێنی ئینشاڵڵا. دەمێ باز لەو بکەی کە لە ئێستادا دەبینین لەو ساڵانی ئەو کاتی 2011 و 2012 با بڵێن موچە زۆر باش بوو با بڵێن لە کاتی خۆشیان دەدرا بەڵام ئەوە بوو گەندەڵێکی زۆر هەبوو ناشەفافی هەبوو لە داهاتینەوە لە زۆر بابەتی دیکە هەوڵەتیان داوای
چاکسازیان دەکرد بەڵام ئێستا دەبین بارودۆخەکە زۆر خراپتر بووە دەبینین کە موچە لە هەموو سێکتەرەکانی ژیاندا ئەم حکوومەتە زوڵم مستەم لە هاوڵاتیان دەکات پێت وایە ینی هۆکار چییە کە لە ئێستادا هاوڵاتیان کەمتر بێدەنگیان دەنگی ناڕازیان نییە لەوەی کە وەکو ساڵانە بێنە سەر شەقام و داوای مافەکانیان بکەن ئەم هۆکارانە بۆ چی دەگەڕێنیتەوە کە لەم ساڵاندا بەم شێوازەیە بەڵێ وڵی بۆ کەمتر خەمی دەسەڵاتدارانی هەرێمە کە بێباکن لە داواکاری خەڵک بێباکن لە ژیان و گوزەرانی خەڵک بێباکن لەوەی کە ئەم هەموو ساڵان ئەم هەموو گەنج و ئەم هەموو گەنجە زانکۆ پەیمانگاکان تەواوەکەم پێویستیان بە دامەزراندن هەیە باکی نییە لە گەنجانی خۆی باکی نییە لە ژیانی خەڵک باکی نییە لەوەی کە خەڵک چۆنەژی چییە کات تەنها خەریکی ژیان و داهات و ئەو شتانی خۆیانن بەڕاستی زۆر باشە ئەمە سازگارێک ڤیددیوەیەکی یەک دەقەیمان هەیە کە شەید دومێت لەگەڵ کاکە ئەنەسدا پێم وا بێت یاری دەکا پێکەوە بینەری ئەو ڤیددیۆ دەبین و دەگەڕێنەوە شاكاهم بواس كورا نازلين شكون داري كيلو كاكم داري كيلو كورا بتقول لك من داري بتقول لك من داري كيلو انا زاد أنا كاكم خۆی گەور لێ خۆش بێت ئینشاءڵڵا لێ شەیدی هەیە ئەو دیمەکەی بوو چۆنی بوو ڕۆژانە وەکو باسم کرد ناڵم دایمە مۆبایلی بەدەستەوە بە تەسویریە کرد ئەی جوان خۆشەویستی خۆی بۆ دووباتە کردەوە زۆر جار کاچم بۆ ماڵی باوکم بیرم ما باوکم جارێک پێی وتی ئومێد بۆ ئەوەنە ئەو مناڵە بچووکە بۆ ئەوەنە ماچیەکەی بۆ ئەوەنە محتەمی پێوەی بابە وەسبێنێ یعنی تر قسەیەک بۆ باوکم کردیتی و مناڵە شتێکی لێبێت تۆ ئاوا محتەمی پێی ئەرناژیت وتی نا ئیشەڵڵا هیچی لێ نا ئیشەڵڵا گەورە بێ بۆ من ئەمە کوڕی منە هەر ئێک تۆز گەورە ببێ لەگەڵ خۆمای بم ئیتر ئابۆ شێوەیە بەڵام بەداخەوە کە ئەم دەسەڵاتە زۆر بێ باگ بوو نەیان هێشت ئەنس باوکی ئێستا گەورەی ئەنس ببینێت لەوانەیە بەقەدەر ئەو ڕووداوە ناخۆش و ناڕەحەت بەوەیە کە بکوژانی بە سزای خۆیان بەگەێنراون ئەوە زۆر ئازاری هەبێت بەتەکید وەژێکێکە لە ئەوەش هۆکاری سەرەکی ناڕەحەتی ئێمەیەکە ئێمە هاوسەرەکەم لە ژێر خاکایە وە بکوژەکەی ئازادانە و سەربەرزانە ئەگەڕێ لە سایە و پشتیوانی دەسەڵاتی حیزبەوە بەداخەوە دوا پەیامێ دەگەر شتێکمان بیرچوو بێت پەیامت چێ بۆ دەسەڵاتداران بۆ هاوڵاتیان وڵی هیچ پەیامێکم نییە بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و هیچ داواکاریەکیشم نییە لە ئەم حکومەتە و هیچ ئومێدێکیشم نییە بەوەی کە بەم حکومەت و بەم دەسەڵاتە چونکە پێم وایە ئەم حکومەتە شەرعێتی نەماوە و پێم وایە حکومەتی هاوڵاتی نییە ئەم حکومەتە یاسا و دەسەڵاتی یاسا و دادگاکان تەنها لە مەرام و بەبەستی خۆیان بەکارەهێنێ من وەکو هاوسەری شەید ئومێد و بە هیچ شێوەیە هیچ داواکاریەکەم لە حکومەت نییە داوا و سکاڵا و شکاتی خۆم ئەبەمە لای خۆی گەورە و ئینشەڵڵا داوا لە خۆی گەوراکەم بە زووترین کات حەقی ئەنەس و ئەو میلەتە و چەساوەیە لەم دەسەڵاتدارانە بسێنێتەوە ئینشاءڵڵا زۆر سپاس بۆ مامۆستا سازگافەری خێزانی شەید دومێ سپاس کەم دەرفەتت بێمە بەخشی میوانی بەرنامەکەمان بەڵای ئازان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە. خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە. چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە. خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود. کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت. بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانین نمونەیەکی تاقیب بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقیب بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن، پۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی جیهانی و لێدوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵازان و خۆشەویستان لە قەزای چەمچەماڵ فستیڤالێکی زانستی هونەری بەڕێوە چووەکە تیایدا زانکۆی چەرم و هەستا بۆم فستیڤالەوە باز لە جیاوازی کولتورەکانی کردو بۆ زیاتر ئاشنابوونی کولتورانی دیکە بە کولتوری کوردی. فستیڤالە لەو بارەوە ڕێکخراوە پێکەوە بینەری ئەو فستیڤالە دەبین. لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة. دیمەنەکانی بەڕێوەچوونی فستیڤاڵی زانستی و هونەریە لە زانکۆی چەرمووی قەزای چەمچەماڵ. فستیڤاڵەکە لە ژێر ناونیشانی بەزانست سەردەکەوین و بە چاودێری سەرۆکی زانکۆ و هەوڵ و کۆشەکانی دەستەیەک لە مامۆستایانی زانکۆ بە تایبەت مامۆستایانی بەشی عەرەبی بەڕێوە دەچێت. بڕیارە فستیڤاڵەکە بۆ ماوەی 4 ڕۆژ لە کاتژمێرنەوەی بەیانی تاکو چواری ئێوارە بەردەوامی هەبێت. فیسیڤالێکی لەم شێوەیە لە زانکۆی چەرمووە زۆر زەرورە بە تایبەتی بۆ سنوورەکە و هەم لە ڕووی ئەو تێکەڵکردنی کولتورە و ئەو کۆمەڵەشتەی نمایش کراوە هەم وەکو فۆرماتێکە بۆ مێشکی خوێندکارەکان و هەم بۆ ناوچەکەش زۆر زەرورە. لەمە بەدواکە خۆمان پێڵێن کەشی بەهارە شتی ئاوا نمایش بکرێ مێشکی خوێندکارەکانیش بەڕاستی فۆرماتە بێت. ئەم جۆرە پێشانگەیە ناوەکو چالاکیەک بۆ خوێندکار بەجددی پێویستە بە تایبەت بۆ هەموو زانکۆیەک وەکو بۆ ناسینی کەلتوری کنەکە کەلتوری عارب بە کورد بە تایبەت ئێمە کە قسمی لغە عربی لغەی ناتقین بیە بۆ ئێمە زۆر پێویستە کە چکە لەو اختصاصمان ئەو بەشێ پێویستە بیان ناسین و زۆر ئەم چالێک بە تایبەت کە ئێمە وەکو خوێندکار تا کۆتایی ساڵە خوێنین وەکو ڕێز و پشودانێک ئەم جۆرە چالەکانە وەکو هاندانێکە بۆ ئێمە. پێشکەشکردنی ئەم فستیڤالانە شتێکی گرنگە بۆ تعارفکردن لە نێوان زانکۆکان و پێشکەشکردن و ئاشناکردن بە نەتەوە کولتورەکانی دەرەوەی وڵات و ناسینی زانکۆکە بە نمونە بێت بۆ زانکۆکانی تر بۆ ئەوەی پێشکەوتوو بن و هەمان فستیڤال دووبارەکەنەوە و ببێتە شتێکی نمونەی. کەلوپەلی جیاز و کولتورەکانی تایە هەموو کولتورێک و شتێکی جوانی تایە. وەرەحمەت اللهی وبەرەکاتوه. سەرۆکی بەشی عەرەبی لە زانکۆی چەرموو دەڵێت مەبەست لە ئەنجامدانی فستیڤاڵی زانستی و هونەری ئاشناکردنی کولتوری نەتەوەکانە بە یەکتر. هاوکات ناساندنی زیاتری بەشی عەرەبی زانکۆیە بە بەشداربووانی فستیڤاڵەکە. باسی لەوەش کرد لا ماوەکانی داهاتووشدا پرۆژەی جیاوازتریان دەبێت لە شێوەی کۆنفرانس و وەرکشۆپ و پانێڵ.
بۆ ئەوەی پیشانی بدەین کە پێکەوەژیان لە شەڕ و ملمەلانی و یەکترشکانەوە زۆر ئاسانترە و هەموو شتێکە خواستی هەموو مرۆڤەکانە لەگەڵ فیترەتی ئینسانەکانە ئەگونجێ و ئامانجی ترمان ئەوەیە ناساندنی بەشەکەمانە کە بەشێکی تازەیە بەشی زمانی عربی بۆ قسەکەرانی بیانی کە تەرکیز دەکاتە سەر جانبی پراکتیکی و تەطبیقی فێربوونی زمانی عربی. فیستیڤاڵی زانستی و هونەری گرنگترین سەرچاوە زانستیەکان بۆ هەموو بوارە مرۆڤایەتیەکان و زانستیەکان لەخۆ دەگرێت. هەر لە فستیڤاڵەکەدا دەیان پارچە هونەری و نمونەی و پارچەی کۆنی وابەست بە کولتوری نەتەوە جیاوازەکانەوە نمایش دەکرێن. سەرەڕای هەموو ئەمانش ژمارەیەکی زۆر لە پیشەی دەستی و فەرش و ڕاخەر و گوڵ و گوڵزاری سروشتی لە فستیڤاڵەکەدا بەدی دەکرێن. هەموو ئەم چالاکیانەش بە بەشداری کۆمەڵێک گەورە کتێبخانە و مۆزەخانە و گەلەری هونەری و نەمامگەی کشت و کاڵی بەڕێوە دەچێت. جەلال جەباری تایبەت بە پەیامی ڕۆژ چەمچەماڵ. بەڵازان و بەرنامەکەماندا باز لە ئازادی ڕادەربرین لە هەرێمی کوردستان دەکەین. زانین چەمکی ئازادی ڕادەربرین واتای چیەوە، چی دەگرێتەوە و ئایا لە هەرێمی کوردستاندا ئازادی ڕادەربرین لە چه ئاستێکدایە؟ راپۆرتە نێودەوڵەتیەکان و نەتەوە یەکگرتووەکان و مافەکانی مرۆڤ چی دەڵێن لەبارەی ئازادی ڕادەربرین و لە هەرێمی کوردستاندا؟ وایە ئەو راپۆرتانە چ کاریگەریەکی دەبێت لەوەی کە ئازادی ڕادەربرین لە هەرێمی کوردستاندا باشتر بکرێت؟ وەروە باز لۆش دەکەین کە بۆچی ساڵ لە دوای ساڵ ئازادی ڕادەربرین لە هەرێمی کوردستاندا قەتیز دەبێت و ئەوانەی کە بە ئازادی ڕای خۆیان دەردەبرن زۆرجار دەستگی دەگرێن و سزا دەدرێن. گفتوگۆ دەکەین لەو بارەی لەگەڵ میوانەکەمان بەڕێز سابیر عەبدوڵڵا بەڕێوەبەری نووسینگەی مافی مرۆڤ لە سلێمانی. مۆستا سابیر زۆر بەخێر بێ. زۆر سپاس بۆم دەرفەتە. ئەوستا گەلەوە دەست پێ بکەین ئازادی ڕادەربرین واتای چیەوە، چی دەگرێتەوە، بە چی دەوترێت ئازادی ڕادەربرین؟ بەڵێ سەرەتا بەناوی خۆی گەورە چەمکی ئازادی ڕادەبرین چەمکێکی جیهانیە، چەمکێکی فراوانە، بابەتێکە لەسەر ئاسی نێودەوڵەتی گرنگی زۆری پێدرێ و لە چوارچێوەی پرەنسیپەکانی مافی مرۆڤ باس کراوە ناوی هاتووە و لە جارنامەی ژیانی مافەکانی مرۆڤ باس کراوە دیسانەوە لە مادەی 4 ئەو جارنامەیە جەخت کراوەتە سەری کە پێویستە مرۆڤەکان بە ئازادی ڕاو بۆ چوون و دید و تێبینەکانی خۆیان بگەێنن بە شێوەیەکی مەدەنیانە، بە شێوەیەکی با بڵێن شارستانیانە، ئەوەی کە مافەوە ئەوەی کە با بڵێن پێداویستەکانی خۆیانە و ئەم توێژانە بە شێوەیەکی گشتی توێژەکانی کۆمەلگا هەم یەکگرێتەوە. یعنی ئازادی ڕادەبرین تەنها ئێمە بە چڕی نەکەینەوە لەسەر تەنها ڕۆژنامەنووسانی یا کەناڵەکانی میدیا و ڕاگەاندن، بەڵکو بۆ هەموو مرۆڤەکان ئازادی ڕادەبرین. ینی کەسێک ئەگەر بۆ نمونە لە هەر کۆڕ و کۆبنەوەیشی ترا بێ غەیری با بڵێن جگە لە کاری میدیایی و کاری ڕۆژنامەوانی، ئەمیش دیسانەوە بۆی هەیە لە کۆڕ و کۆبنەوەیەکە بە ئازادانە ڕای خۆی دەرببڕێ ئەوەی کە لە دڵیاتی بڵێ. بەڵام بۆ گوتم لێرەشە ئازادی ڕادەبرین ینی خۆی بە خۆی سنوورێکی هەیە یاخو با بڵێن توانین بڵێن ئاستێکی هەیە. ینی ئەو ئاستە لەبەرەوەی کە ئاستەکە دانراوە بۆ ئەوەیە کە بۆ نمونە حیوارەکە یاخو گفتوگۆکە گفتوگۆیەکی شارستانیانە بێ، داواکردنی مافەکە داواکردنی شارستانیانە بێ و دەربڕینی بیر و ڕاکە دیسانەوە دەربڕینێکی شارستانیانە بێ لە چوارچێوە ئەوەی کە دیسانە ئەو کەسێک کە تۆ بەرامبەری هەمان مرۆڤەکە ئەو ڕای خۆی دەرەبڕێ بەم ئازادیە، ئەویش بە هەمان شێوە ماف و کەسایەتی و پێگەی کۆمەڵایەتی و ممکنە پێگەی سیاسی خۆی هەبێ. ئەوانە لەبەرەوە بریندارکردن لەنا هەر کەسێک و بێوەرە هەر کەسێک ڕێگە پێدراو نییە، ینی شتێکی مەقبول نییە. لەبەرەوە ئەکرێ گەیاندنی پەیامی ئازادی ڕاگەیاندنی ئازادی بیر و ڕاببوورە پەیامێکی مەسەرەن دۆستانە و مرۆڤانە بێت لە چوارچێوەی ئەوەی
ڕێگە پێدراوە بە شێوەیەکی گشتی. لە چ کاتێکدا دەتوانین بڵین ئەم ئازادی ڕادەبرینە پێشێلکاریەوە نایاساییەوە نابێت بۆ شێوازە ئەو ئازادی دەرببڕێت لە کاتێکە کە بۆ نمونە لە کاتی خۆپیشاندانێکە لە کاتی گرتبوونەوەیەکە لە کاتی مەسەن پانێڵێکە یا کۆڕێکە هەر جۆنە کۆبوونەوەیەکی ینی کۆمەڵایەتی جەماوەری مەسەلەن لەبەرەوە بالمقابل کەسی بەرامبەر ینی کەسێکە ئەڵێت بۆ نمونە لە چوارچێوەی یاسایە ئەمە پارێزگاری لە ڕەوشی خۆپیشاندانەکە یا ڕەوشی گردبوونەوەکە ڕەوشی کۆبوونەوەکە ئەکەین مەسەرەن هێزی لێ لەو شوێنە با بڵێن هێزی پاراستنی یان چالاکی مەدەنیەکان با بڵێن یا هێزەکانی ئاسایش یا هێزەکانی پۆلیس هەر جۆرە هێزێکی تر لەوێ بۆ پارێزگاریکردنە لە ڕەوشی بابەتەکە لە ڕەوشی خۆپیشاندانەکە یاخو گردبوونەوەکە لەبەرەوە لە ئەنجامی ئەو مەسەلەن جۆرێک لە هەڵچوون لە هەیەجان مەسەلەن دروست ئەبێ لە لایەن خەڵکانی خۆپیشاندار یا خەڵکانی ئەوەی کە گرتبوونەتەوە یا داوای ماف ئەکیان مەسەلەن جۆرێک ینی خۆی تەبعی هین وایە تەبعی کۆبوونەوەی جەماوەری وایە دایما جۆرێک لە هەیەجان و هەڵچوون دروست ئەکات یعنی ڕاستە ئەم خەڵکانی خاوەن مافن خاوەن پێداویستین خاوەن با بڵێن دید و بۆ چوون و تێڕوانینی خۆیانن خاوەنڕای خۆیانن کە داوای مافەکانیان بکەن بە ئازادی بەڵام دیسانەوە ئەوەی ئێمە مەسەلەن ئەزمونمان کردووە لە ساڵانی ڕابردووە کە بۆ نمونە کە ئەمڕۆژ بەشان نازیەوە کە یادی خۆپیشاندانەکانی حەڤەی شوباتە ئێمە لێرەوە سەری ڕێزونەوازش دانوێنین بۆ کەسوکاری شەیدانی خۆپیشاندانەوە بریندارەکان و هەر کەسێکی کاکە لە هێزەکانی ئاسایشنەوە خۆ کە مەسەلەن هاوڵاتیان و هێزەکانیش دیسانەوە هەمووی ڕۆڵەی ئەم وڵاتەن و هەمووی کوڕی خۆمانن بەڕاستی سەری ڕێزی نوازش دانوێنین بۆ ئەوان و ئومێدەوارین کە هەرگیز با بڵێن ڕوبەڕوونەوەی بۆ شێوەیە ڕوو نەداتەوە بەڵکو داواکردنی مافەکان و گەاندنی پەیامەکانی ڕادەربڕین و داواکردنی ماف بە شێوەیەکی گشتی ینی لەلایەن دەسەڵاتەوە بە بەسنگی فراوانەوە وەربگیرێ و هیچ کاتێک مەسەلەن سەر نەچێشێ بۆ تونند و تیژی و بۆ بەریەکەوتن و پێکەڵپژان و ئاڵۆزی زۆر باش ئەوستا سابێ هەر سەبارەت بە خۆپیشاندانە گەورەکەی حەڤەی شوباتی ساڵی 2011 پێم وابێت پێش ئەو ساڵە هیچ خۆپیشاندانێکی بۆ شێوازە و بۆ شێوازە فراوانە ئەنجام نەدرا پێت وایە لە ساڵانی ڕابردووتریدا لە حکومڕانی کوردیدا ئازادی ڕادەربرین زۆر قەتیس کرابوو ئەمە وای کرد کە بە دڵ و بە جۆش و بە خرۆش منداڵ و گەورە و پیر و گەنج بۆ شێوازی کە بینیمان بێتە سەر شەقامەکان و داوای مافەکانی بکات ئیتر خۆی نەگرێت لە ئاس ئەو بێدەنگی و بێدەنگی بشکێنێت و بە ئازادی بێدڕای خۆی دەرببرێت پێت وابوو حکومڕانی کوردی تا ئەو بەروارە ئازادی ڕادەربینی قەتیس کردبوو لێرە لەوێ ئەنگردبوونەوە و ناڕزایی خۆپیشاندان هەبووە لێرە لەوێ ینی بە شێوەی پسەر لە شار و چارۆچەکان لە ناوەندی شارەکان با بڵێن پارێزگاکان هەبووە ینی و نەوێ بڵێ هەر نەبوو بێت بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر بێنین بەراوردکاریە بکەین لە نێوان ئاستی ئازادی ڕادەبڕین و ئاستی ڕەوشی خۆپیشاندان و با بڵێن مافی خەڵک لە گردبوونەوە و کۆبوونەوە و داواکردنی ماف بەگە بەراورد بکەین لەگەڵ هەندێک دەوڵەتی دەوروبەر و ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی ئەکرێ بڵێن لەو ساڵانی پێش ساڵی 2011 با بڵێن و دوای ینی 2011 دوای حەڤەی شوبات با بڵێن و بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن ینی جۆرێک لە نەفەس هەبووە لە دەرچە هەبووە بۆ ئازادی ڕادەبڕینیانەوە نەبێ بڵێمە ناکرێت مشتی هەر ینی زەربی سەفرکەین لێرەیە بەڵام لە ئاسی تمۆحی بۆ نمونە ئێمەیان نەبووە لە ئاسی تمۆحی لەوانەیە هەندێک ناوەندی تری داکۆکیکار لە مافەکانی مرۆڤ یا مافە مەدەنیەکان نەبووە یا ڕێخەرەوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە ئاسی تمۆحی ینی ئەوانیشان نەبووە لەبەرەوە مەسەلەی ئازادی ینی چەمکێشکی فراوانە بە ئازادی ڕادەبڕینیشەوە هەتا پانتاییەکەی و هەتا ڕوبەرەکەی فراوانتر بێ پێگەی دیموکراسی و پێگەی ماف و
ینی پێگەی کایی مرۆڤایەتی و شکۆمەندی مرۆڤ زیاتر بەردەسابێ لەبەرەوە ئێمە دایما ینی هەوڵ ئەدەین و داواکەین کە ئەو پانتاییە و ئەو ڕوبەرەی ئازادی ڕادەبڕین فراوانتر بکرێت بۆی کە هیچ بەرکەوتنێک ڕوو نەدا و ئەوانە تەنانەت ینی هەندێک جار کە ڕووداوی نەخوازرا و ینی ناخۆشی لەکەوتۆ بەداخەوە لەبەرەوە ئێمە ئەو بەراوردکاریە ئەکرێت ینی لەگەڵ هەندێک دەوڵەتی دەوروبەر کە بۆ نمونە هەندێک سیستەمی تۆتالیتاری هەندێک سیستەمی با بڵێن ینی قەتیسکاری مافەکانی مرۆڤ و ئەوەی کە پیانوتر هەندێک سیستەمی دیکتاتۆریش بانی بە شێوەیەکی گشتی مەسەلەن هەیە بە ئێمە قەت ناڵێن ینی ئەوروپایان یاخو کەنەداین یاینە بەڵام ئەکرێت بڵین مەسەلەن بۆن منە بەراوردیکن بە وڵاتیشی وەکو یەمەن ئەفغانستان مەسەلەن بۆ منە پاکستان یا هەر دەوڵەتیشی تری دەوروبەر سوودان مەسەلەن ینی ئەم جۆرە حاڵەتانە لەوێژ بۆ خۆتان نەزانن بە بەردەوامی گرژی و ئاڵۆزی و ینی گرتبوونەوە و ناڕازی بەرامبەر بە دەسەڵات و بەرامبەر و کەمی خزمە گوزاریەکان ئەوانە بە شێوەیەکی بەردەوامی هەیە لەوێ زۆر بەردەوامیشی هەیە بەڵام ئەکرێت بڵین با بڵین ئەوەی لە ساڵی 2011 ڕوویدا جۆرێک لە وەرچەرخان بوو جۆرێک لە کەڵەکەبوون و گەورەبوونی مەینەتیەکان بوو و ینی جۆرێک لە زۆربوونی خواست و داواکاریەکانی هاوڵاتیان بوو بە شێوەیەکی گشتی بۆیە ئەوەی لەکەوتەوە لەبەرەوە هەندێک لە پێکهاتنیش لە نێوان چینی تۆژەکانە هەبوو بۆیە پێگەی جەماوەری پێگەیەکی گەورە بوو و لە ئەنجامە مەسەلەن ینی 60 و پێم وایە 3 ڕۆژ ینی خۆپیشاندنەکان بەردەوام بوون بەڵام ئەگەر بێنین ینی بەراوردیکەین لەگەڵ ڕێژەی قوربانیانی خۆپیشاندان لە هەندێک شوێن و ئەو ڕووداوە ناخۆشانی کە لەیەکەوێتەوە لێرە سواز بخوا ینی ئەکرێت بڵێن ینی قەبارەی ینی گەژیەکان و قەبارەی قوربانیەکان مەسەن هێندە زۆر نییە ئێمە ڕژانی یەک دڵۆپە خوێنی مەسەلەن هەر هاوڵات یەکمان بەلاوە زۆر گەورەیە لەبەرەوە ئێمە تەمەنا ناکەین ڕاستە سابیرانی بەڕاستی نابێت مەسەلەن هەرێمی کوردستان بەراورد بکرێت بە وڵاتێکی زۆر دواکەوتوو بۆ نمونە لەوانەیە زۆر وڵاتێکی دواکەوتوو لە خۆپیشاندانە چەندین شەیدی لێ بکەیتەوە لە کاتێکدا زۆر جار خۆپیشاندانەکان لە وڵاتانەدا چەکیان بەدەستەوە ڕوبەڕووی هێزانیەکان دەبنەوە بەڵام لە هەرێمی کوردستاندا ئەمە نەبوو ینی بەم شێوازە نەبوو هاوڵاتیان تەنها ئەگەر شتێکیش بوو بێت لەوانەیە لە یەکەم ڕۆژی خۆپیشاندانەکاندا چەند شوشەیەکی بارەگایەکیان شکان بێ بەردیان گرتوێتە بارەگایەک ئەمە ڕوویدا بەڵام بۆ دەبێت لەم حاڵەتانەیە کە هاوڵاتیان داوای مافەکانیان دەکەن داوای چاکسازی دەکەن ئەوان بە بەرد ڕوبەڕووی هێزەمنەکان دەبنەوە بەڵام ئەمان بەچەک و بۆی کە نزیکەی 500 کەس تیادا بریندار بوون لە خۆپیشاندان لە ماوەی ئەو 6 ڕۆژەشدا تیایدا 10 کەس شەهید بوون ینی بۆچی دەبێت ئەم شێوازە بگیرێتە بەر کە وەکو ئاماژەمان پێکرد لە ڕابردوودا ئەمە بوونی نەبوو ڕاستە ئێمە لێرە باسی چەمکی مافەکەین بەڕاستی کەسێک کە داوای مافەکە حتمما کە ئەڕژێتە سەر جاد و شەقامەکان چەکی پێ نییە هاوڵاتی چەکی پێ نییە هاوڵاتی دامەدراوە لە هەموو مەسەلەن چەکێک و ینی ئالەتێک کە مەسەلەن بەرامبەری پێ بریندار بکرێ یا مەسەلەن پێی بکوژرێ پێشەیەتی ئەنی ئەم جۆرە حاڵەتانە ینی جیاوازێکی زۆرەیە بەڵام لێرە بەڕاستی من ئەوە ئەگەڕێنمەوە بۆ من ینی جەرامەت باسی بارەگات کرد ینی مەسەلەن شکاندنی شوشە یا هەڵکوتانە سەر بارەگایەک یا بۆ نمونە ینی زیانگەیاندن مەسەلەن بۆ بارەگایە ینی کۆتایی دنیا نییە و شتێکی ینی مقدسی ژنی ینی لەبەرەوە مەسەلەن هیچ پیرۆزیەک بۆ نمونە لە ژیانی کۆمەڵگەیە بۆ لە ژیانی ینی مرۆڤەکە گرنگتر نییە هیچ شتێکی بابەتی مادیات و کەرەستە و ئەوە شتێکم بیر هاتەوە ینی لە خۆپیشاندانەکانی سەی سادقا بارەگای کۆمەڵی دادگەری سوتا بەرپرسەکەی هاتە سەر شەقامەکە ماژە پێگوتی قەیچەکە بە بارەکەمان بسووتی مووی گیانی کەسێک نەکەوێتە مەترسیەوە کەسێک بریندانەمێ کەسێک گیان لە دەست نەدا ئەمە بۆ خۆی گرنگێکی ئەوتوێ پەیامەکە لێرەیە پەیامەکە ئەو نیشاندانی گیانی پێکەوە ژیان و گیانی لێبوردەی و گیانی مرۆڤ دۆستی و مەسەن ئەوەیە لەبەرەوە هیچ کەرەستە و ئامرازێک و ینی لایەنی ئەوەی مادیات ینی مقابل نییە بە خوێنی مرۆڤەکەی کە شەهید دەبێ یا برینارە بێ
لەبەرەوە پێویستە ئێمە زۆر بەباشی لەوە تێبگەین یعنی کە بەبەسم لایانی بەرامبەرە کە یان ڕوبەڕووی خۆپیشان دەرەبێتەوە یا ڕوبەڕووی مەسەن هاوڵاتی بێتەوە لەو حاڵەتەیە بێت زۆر ینی ئارامگرت و دان بەخۆیان گرتو بن و ینی پەرچەکردن ڕوونەدا ئەمەش بەشێکی ئەگەڕێتەوە بۆ نەبوونی هوشیاری مەسەلەن مۆنمونە ینی پێویستە ینی هوشیاری لەلایەن هێز ئەمریکانیش ینی هەبێت بەرامبەر بۆی کە چۆن مامەڵە لەگەڵ کەسی خۆپیشاندەر یا لەگەڵ جەماوەرێکی ینی خۆپیشان دەرەکات و چۆن ئەم ینی ئاڵوگۆڕی هیناکری من خۆشم بە چاوی خۆم دیمەنێکی زۆر جوانم بینی لە ڕۆژەکانی ینی سەرەتایی خۆپیشاندانەکانی ساڵی 2011 ینی بەشێکی زۆر لە هێز ئەمریکان کە لەوێ بوون ئەوانە پەرژینێکە بوو پێیان و پەرژینی سپی مەسەلەن هاتە کەسانی مامۆسای زانکۆ کەسانی ڕۆژنامەنووس کەسانی میدیاکار کەسانی نووسەر کەسانی ینی زۆر لە چێنی و تۆژەکانی تێ کاسبکار و ئەوانە کە بەرگی سپیان پۆشی بوو مەسەلەن نووسراوێکی لەسەر بوو ئەمەکە ینی کە پەرژین بوو لە نێوان خۆپیشاندەران و هێز ئەمریکان ینی گوڵیانە بەخشیەوە بە هێز ئەمریکان مەسەلەن کە ینی بۆکو نیشاندانی زۆر لە محەبەت و ئەوانە کە ئێوەش ڕۆڵە ئەمیلەتەن و ئەمانش بە هەماشەوە ڕۆڵە ئەمیلەتەن ئەمانە چەکیان پێ نییە مەسەن بەزیاوە چەکتان پێیە پێویستە لێرەیە جۆرێک لە تەئالوف و لە خۆشەویستی و لە مرۆڤ دۆستی و لە ینی ژیانی پێکەوە ژیان و لێبوردەیی هەبێت لەو حاڵەتەیە لەبەرەوە ئێمە ڕاستە کۆمەلگایەشین جارێ لە سەرەتایی ئاشنابوونمانان ینی ئاشنابوونین بە پرەنسیپەکانی مافی مرۆڤ ینی حتا ئاینە پیرۆزەکانیش بە ئاینی پیرۆزی ئیسلامیشەوە ینی زۆر مەسەلەن پێداگیری و جەختیان لەسەر بابەتی لێبوردەی و ینی پێکەوە ژیانی مرۆڤایەتی کردوەوە ئەوانە لەبەرەوە پێویستە ئێمە سوود لە هەموو مەسەلەن کولتورە جوانەکان وەربگرین بە مەسەلەن هەموو دید و ئایدیا و بیر و بۆچوون و ئایدۆلۆژیا دینی و سیاسی و فکرەکان ینی بۆ ئەوەی بە هەمووی بشێتە خزمەتی کۆمەلگاوە بۆ دروستکردنی کۆمەلگایەکی ئاسوودە و شکۆمەند زۆر باش ماوەستا ساوی زۆر جار چالاکانی مەدەنی و مافپارێزان و ئەوانەی هەمیش و بەردەوام داکۆکی لە مافی ئازادی و ئازادی ڕادەربڕین دەکەن باز لەو دەکەن کە جیاوازێکی زۆر هەیە لە بینی شارەکانی هەرێمی کوردستاندا لە ئازادی ڕادەربڕین لە شوێنێک بوون نە قەتیزماوە و هیچ شێوازێک ڕێگە نادرێت بە شواز لە شێوازەکان هاوڵاتیەک ئازادی خۆی دەرببرێت و بە ئازادی ڕای خۆی بڵێت بەڵام لە شارێکی دیکە بەو شێوازە نییە ئەمە بۆچی دەگەڕێنیتەوە پێ دوایە جیاوازی دەسەڵاتەکانی یاخود هۆشیاری ئەو هاوڵاتیانەیە کە لەو ناوچەیەدا هەن وڵای سای ئێمە باسی مەسەلەن هەرێمی کوردستانەکەین ینی بۆ نمونە ینی دەسەڵات لە سلێمانی و لە هەولێر و لە دهۆ کە هەر ژێرسایی یەک یان حکوومەتە کە حکوومەتی هەرێمی کوردستانە لە ژێرسایی یەک مەسەلەن وەزارەتی ناوخۆیە کە هێزەکانی مەسەلەن ئاسایشی ناوخۆ ینی بۆ نمونە ینی فەرمانەکە بەسەریانە لە ژێرسایی یەک ئیدارە و یەک دام و دەستگای ئیداری و دارایی و ینی میکانیزمی کارکردن مەسەن وەزارەتەکان مەسەلەن لەو باوەڕێیان ینی ئاستی ینی ئازادی ڕادەبڕین جیاوازیەکی یان ڕێژەی زۆر ینی کەم هەبێ لێرە و لەوێ بەڵام زۆر باسیەوە کرێ مەسەلەن ئێمەشەوە بیستین ینی کە ئەڵێ مەسەلەن ممکنە لە سلێمانی تا ڕادەیەک ینی کراوەتر بێ باشتر بێ لە چاو ینی فلان شارەوە ئەمە خۆی بۆ خۆی ڕاستی جۆرێک لە شارچێتی و لە ئەوە دروستەکات ینی ناوشەگەرێتی ئەوە دروستەکە ئێمە ئەمەمان پێخۆش نییە حەزەکەین بۆ نمونە هەموو ڕەکان هەموو ینی قسەکان هەموو تێبینەکان سەبارەت بە چەمکی ئازادی ڕادەبڕین و چەمکانی مافی مرۆڤ باش بێ لە بز بە بز خاشی هەرێمی کوردستان لە زاخۆوە تاکو خانەقین ینی خەڵک هەتا کۆمەلگەی نێودەوڵەتیش راپۆرتە نێودەوڵەتەکان هەمووی دید و بۆچوونی ئینتیباعیان باش بێ لەسەر بابەتی معنی پاراستنی مافەکانی مرۆڤ و پاراستنی ئازادی ڕادەبڕین و کۆی مافەکانی تری مرۆڤ بە شێوەیەکی گشتی بەڵام ئەمە من ینی بە جۆرەکان ئەیگەڕێنمەوە بۆ ئەوەی کە دیسانەوە لە شێوازی تەعامل و مامەڵ و هەڵسکۆتی ڕۆژانەی ینی هێزەکان یاخو
ینی فەرمانەکانی ئادەم و دەستگاکان یاخو سەبارەت بە ینی ئازادی با بڵێن پێدانی زانیاری و ئازادی ڕادەبڕین و ئەو ئازادی کە باسەکرێ لە ژیان گوزەراندنە ینی بۆ نمونە ینی خەڵک بە بەردەوامی کە هۆکاری چییە تۆ ئیلا ئەبێ مافی خۆت کە خزمە گوزاریە هەمیشە هەر داوا بکەی مەسەرەن ینی بۆ پێ نادرێت بەبێ داواکردن ینی ئەمە خۆی بەخۆی ئەبێ جۆرێک لە ڕایەڵی پەیوەندی و جۆرێک لە ینی لینکێکی گەرم با بڵێن لە نێوان هاوڵاتی و لە نێوان دەسەڵاتە دروست بێ کاڵم هاوڵاتی ینی کۆی کۆمەلگا بەسەرەن بە شێوێژی گشتی وەکو تاک وەکو کۆمەلگاش اینجا با بڵێن سیستەمی ینی سیاسیش کە ینی حکوومەت و سەرۆکاتی هەرێمی کوردستان سەرۆکاتی حکوومەت سەرۆکاتی پەرلەمان کە ئەم سێ سەرۆکاتیە ینی پێویستە بە بەردەوامی ینی گەنگەشەی ئەو بابەتانە بکەن کە بگەڕێن بە دوای مەکامنی خەلەل ینی لەکوێ هەیە کێشەکان و گرفتەکان لەکوێ سەر هەڵەدەن هاوڵاتی داوای چیەکە کۆمەلگا داوای چیەکە گیر و گرفتەکانی چییە پێداویستەکانی چییە ئاسی خزمە گوزارەکان لە چه ئاستێکایە گوێ لەو راپۆرت و بۆ چوونانە بگرن بە ئێمەشەوە مەسەرەن کە ئەگات و بەرزەکرێتەوە ئەوانە کە ینی بەو شێوەیە کە تەشەنوجی سیاسی یاخود تەشەنوجی کۆمەڵایەتی دروست نەبێت بەڵام ئەگەر بێت و کێشەکان گرفتەکان داواکاریەکان خواستەکانی خەڵک هەر بە بەردەوامی زیاد بکات و ئەوانە چارەسەر نەبێ بەڕاستی دوایی دۆزینەوەی دەرچە بۆ چارەسەرکردیان و بۆ ینی هەر شتێک کاڵەکە بوو لە دوایە بخۆ دەزانی هەرسێنێ لەبەرەوە ئێمە تەمەناکەین کە دایما مەسەرەن بەرپرسان بە شێوەیەکی گشتی و مەسەرەن کۆمەڵانی خەڵک ینی جۆرێک لە نزیک بوونەوە هەبێ ئەوانە ئەوانش دابەزن بۆ ئاسیەوە لەبەرەوە ئێمە کۆمەلگایەکین میلەتێکین بە کۆمەڵێک مەینەتی و ناخۆشی و قوربەسەری و دەردەسەری زۆرە تێپەڕێوین لە قۆناغەکانی ڕابردووە بەڕاستی بە سەدان و هەزاران گەنجی ئەم وڵاتەمان لە دەست داوە و مەسەرەن توانین بڵێن کە خێزانەکانی ئێمە ینی قوربانی زۆریان داوە و ئێمە بەبەردەوامی شۆڕشێکی گەورە لە دژی ستەمکاری و لە دژی زۆرداری گەلی کورد بەرپای کردووە و ئومێ دەکەین کە گەلی کورد لە بەرهەمی ئەو خەبات و مادووبوون و تێکۆشانە بخوات نەکو زۆر باشی بەرامبەر بکرێ ماوەسە سابیر ئەو راپۆرتانی نەتەوەی گرتوەکان و مافی مرۆڤی جیهانی ساڵانە دەیبینین کە باز لە پێشێرکاریەکانی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان دەکرێت بە تایبەتی تر ئەوان تیشک دەخەنە سەر ڕۆژنامەنووس و میدیاکاران کە ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستاندا قەتیز ماوە ساڵە دوای ساڵ بەرەو خراپی دەڕوە ئایا پێ دوایە ئەمە کاریگەری دەبێت لەسەر حکومرانی ئەم دەسەڵاتەوە ئەو کاریگەریە باشانەی چین کە ئەم راپۆرتانە دەرەچێ ینی بەڵام ئەو راپۆرتانە دەبینین ساڵانە بەڵام هەر دەبینین ئازادی ڕادەربڕین بە شێواز لە شێوازەکان هەر پاشەکشێ دەکات ینی گۆڕانکاری بەخۆی و نابینێت راپۆرتە نێودەوڵەتەکان خۆتان زانن ینی جۆرا جۆرن هەر یەک ناوەند نییە یا یەک شوێن نییە ینی ئەوان بە بەردەوامی ینی فۆکسە خەنە سەر ئاستی ئازادی ڕادەبڕین و ئاستی جێبەجێکردنی پرەنسیپەکانی مافی مرۆڤ لە هەموو دنیاە ینی ئەگەر سیرکەی بۆ من راپۆرتێکی زۆر شامل مەسەرەن ئامادەکەن ئەوان کە کۆی مەسەرەن دەوڵەتانی دنیای تایە بە تایبەتی ئەوانەی کە لە ئاستی پێشلکاری و لە ئاستی با بڵێن چۆنەڵی ئستەمکردن لە خەڵکو و مەسەرەن ینی ئامارەکان ینی لە هەڵکشانان لە وڵاتانەیە ینی بەداخەوە ینی زۆر جار هەرێمی کوردستانیش ینی بەشێکی بچووکی لەو راپۆرتە مەسەرەن گردووە لە چوارچێوەی عێراقا با بڵێن مەسەرەن بۆ من راپۆرتی ئەمنستی ئینتەرناشناڵ یا راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا یا راپۆرتەکانی تری نەتەوەی گرتوەکان مەسەرەن ئاژانسەکان ینی سیرەکەی لێرەیە ڕاستە بە زۆری فۆکسە خەنە سەر بابەتی ئازادی ڕادەربڕین بە تایبەتیش توێژی ڕۆژنامەنووسان و میدیاکاران ینی ئەوان
بۆ نمونە کە ینی کە بەدواشوونی خۆیان ئەکەن کە لەوانەیە ڕێی مەسەرەن ئێمەماناژ وەرنەگرن یا ڕێی هەندێک ناوەند وەرنەگرنەوەوانە لەسەر چ پێوەرێک و راپۆرتان ئامادە لەسەر پێوەی ئەوەی کە خۆیان سێرشەکەن یا خۆیان بەڵێ خۆیان دێن بەدواشوونەکەن بەدواشوونی ئەوانش بەدواشوونێکی مەدانیە مەسەرەن ئەوەی مناگادار بم حسابون من باسی وڵاتانی غیری هەرمی کوردستان مەسەرەن وڵاتانی یەمن مەسەرەن پێشەلکاریەک مەسەرەن لەوەیە کرێ بۆ نمونە هەتا لە مەسەرەن فەنزویلە کۆلۆمبیا مەسەرەن وەگوتمان وڵاتانی سۆماڵ مەسەرەن پاکستان وڵاتانی ئاسیا دیسانەوە لە وڵاتانی ئوروپاش دیسانەوە پێشەلکاری هەیە ئەوە نەبێ بڵێ بەڵام ئێمە زیاتر ینی فۆکسمان لەسەر با بڵێن ئەوەیە کە ئەوان چی ئەڵێن دەربارەی هەرێمی کوردستان وانە چی ئەڵێن دەربارەی ڕەوشی مافی مرۆڤ لە هەرمی کوردستان چی ئەڵێن دەربارەی ڕەوشی ئازادی ڕادەبڕین و مافی ڕۆژنامەنووسان لە هەرمی کوردستان ینی پۆینتەکە لێرەیە ینی ئەوەی من ئەنی خوێندنەوەم کرد بێ بۆ مەسەرەن هەندێک لەو راپۆرتانەوە ئەوەندەی من ئەنتباعم هەبوو بێ لەسەر هەندێک لەوانەیە هەندێک جار زیادە ڕەوی کرابێ لەوانەیە هەندێک جاریش لە هەندێک شوێنە کەم وترابێ مەسەرەن بۆ نمونە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن پێشێلکاری هەیە لەبەرەوە سنتەری میترۆ بۆ داخۆکی لە مافی ڕۆژنامەنووسان و سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستانیش راپۆرتی خۆیان بڵاو کردەوە و حتمما جەنابیشتان بینوتانە یا بەدەستان گەیشتووە من خۆم سێرم کردووە کە کۆمەڵێک پێشێلکاری تۆمار کراوە بەرامبەر بە کەناڵ بەرامبەر بە کەسی ڕۆژنامەنووس بابەتی داخستن پێنەدانی مۆڵات ینی بردننی کەلوپەل و ئەمانە جۆرە پێشێکاریانە شتێکی واردە لە هەموو دنیای هەیە مەسەرەن لە هەموو دنیای هەیە بەڵام خۆشبەختانە لە خۆی گەورە بەزیابێ ڕۆژنامەنووس لە هەرمی کوردستان مەسەرەن نەکوژراوە ینی ساڵانی ڕابردووتر ساڵی ڕابردووتر بەڵێ سەرانی بەڵێ مەبەستمەوەیە بۆ مناگەر ئێمە قسە لەسەر ئەم ساڵ یا پار بکەین ینی من باسی راپۆرتەکەی ساڵی پار بەڵێ ینی ئەو ئامەریکا سنتەری میترۆ بڵاوی کردەوە کە باسی 2020ەکە ئەوەشی کە بەڵام زیاتر لە 300 پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کراوە زۆر ئەو ڕێژێژ ینی ڕۆژنامەنووسێک قسەم لەگەڵا کرد و باسی نمونەی وڵات بیرم نایە وڵاتێکی زۆر گەورەی کرد ئەوت 50 پێشێلکاری لە وڵاتە گەورەیان نەکراوە بەڵام وەکوڵێکی بچووک 300 پێشێلکاری زۆر کۆی گشتی کە وەکو لە ئامارەکانی ئەوانیش هاتووە بەلایەمەشەوە بەڵێ زۆرە ینی ئێمە تەمەناکەین ینی حەجم خەباری ئەو پێشەکانیان زۆر کەمێ لەو ئاسایانین ناکرێت بڵین پێشەکاری هەنیە مەسەرەن بەڵام ئەو ژمارەیە زۆرە بەڵام ئەوەی جێگەی داخیانی بۆچی ساڵ لە دوای ساڵ خراپترە بێ ینی ساڵی پار زیاتر بوو لەوەی کرد لە ساڵانی ڕابردووتر ئەمە بۆچی گەڕێتەوە بۆچی دەسەڵات ینی ئازادی ڕادەربڕین قەتیسەکە بۆچی نایە ڕۆژنامەنووسان بە ئازادی کارەکانی ئەنجام دەن یاخود زۆر جار لە بەدەزێنانی زانیاری کە مافێکی ڕۆژنامەنووس و هەموو هاوڵاتی یاسای هەیە کە زانیاری وەربگرێت بەڵام لەریم کوردستاندا ئەمە ساڵە دوای ساڵ خراپتر دەڕوایانێ ینی حکوومەت یاخود حکومڕان یاخود دەسەڵاتدار ترسی لە کورسەکەیەتی ترسی لە پێگەکەیەتی کە بۆ شێوازە مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووسان لەگەڵ میدیاکاران دەکات وڵای من ئەگەڕێنەوە بۆ دوو هۆکار ینی ئەوە ئەگەر ئەو دوو هۆکارە سەر بێ پێم وایە شتەکە زۆر نۆرمال و ئاسایی بێتەوە یەکەم جێبەجێنێکردنی یاسای ژمارە 35 ساڵی 2007 مەزانکاری ڕۆژنامەنووسی ئەمە یەک دووەمیش بەڵام ڕۆژنامەنووسان و چالەکەی مەدەنی دەڵێن دەسەڵات بە ئەم قەز نایەوە یاسایە ڕاستەوە ئەڵێن بەڵێن ینی نازانم بابەتی تا چندێک مەسەن لە کورسی ئەترسیان یا مەسەن لە بابەتی دەسەڵات و ئەوانە ئەمەیان شتێکە بەڕاستی ئێمە مەسەن نازانم یعنی هۆکارەکەی ئەوە نازانم تا چندێک بیر لەوە ئاکرێتەوە یا تا چندێک لەو بابەتەیە مەسەن ئەوان هینی خۆیان هەیە ینی تێبکردین و هێنی خۆیان هەیە مەسەن وەڵامی خۆیانێ بەڵام بە شێوەیەکی گشتی من باز لە یاساکانەکەم با بڵێن یاسای بوو برە یاسای بەدەزێنانی زانیاری ژمارە 11 ساڵی 2013 و دیسانەوە یاسای ژمارە 35 ساڵی 2007 ئەم دو یاسایە ئەگەر بێت و کە ئەمە پێم یاسای باشە بە تایبەتی یاسای ژمارە 11 ساڵی 2013 یاسای مافی بەدەزێنانی زانیاری یەکێکە لە یاسا هەرە پاشەکان بەڕاستی یاسایەکە کەمترین کلێن و کەم و کورتیتیایە و ئەگەر جێبەجێ بکرێ بەڕاستی کێشەیەکی زۆری چەمکی ئازادی ڕادەبڕین و ینی ڕۆژنامەنووسان و کاری ڕۆژنامەنووسی و ینی میدیاکاران لە هەرمی کوردستان چارەسەرە بێت بەڵام ئەگەر با بڵێن
عینە حکوومەت با بڵێن لایەنی پەیوەندیدار وەزارەتی ڕۆشنبیری نازانم یعنی ئەگەر بان خەست نەیەوێ ئەم یاسا جێبەجێ بکرێت یاخو کۆمەڵە بەرهەڵستی و گیر و گرفت هەبێ ئەوانە مەفروزە یاخو پێویستە ئەو گیر و گرفتانە تێپەڕێنرێ و ئێمەش وەکو دەستی سەربەخۆی مافی مرۆڤ بەشێکی جێبەجێکردنی یاساکە ئەکەوێتە ئەسۆی ئێمە یعنی بەین بەڵام ئەم یاسایش پێویستی بە دەرکردنی کۆمەڵێ ڕێنمایی هەیە و بەرچاوڕوونی هەیە بۆی کە لە نزیکترین دەرفەتە جێبەجێکردنەوە لە سلێمانیش ئەوەی من ئاگدار و خۆش بەشدار بووم یەک دوو پانێڵ کرا لەسەر ئەو بابەتەوەوانە بۆی کە کۆمەڵی هەنگاوی جدی بنرێ کۆمەڵە ڕاستباردە پێشکەش بە لایەنی پەیوەندیدار بکرێت بۆ ئەو یاسای جێبەجێ زۆر باش ئاکسابیرمان نەچێ بەڕێستان بەڕێوەبەری نووسینگی مافی مرۆڤن لە سلێمانی کاروباری و دەستگای ئێوە چییە چۆن دەتوان خزمەت بە هاوڵاتیان بکەن ئێمە بەڕاستی لە چوارچێوەی قەبارەی با بڵێن دەستەکەی خۆمانە و ئێمە ژۆکو نووسینگی سلێمانی و کۆمەڵی نووسینگی تری زۆریشمان هەیە لە شار و شارۆچەکان و شارێدەکان و با بڵێن بە بەردەوامی ئەو ئەرکەی بە ئێمە سپێدراوە لە بەردەم خۆی گەورە و لە بەردەم مرۆڤایەتی ئێمە تا بۆمان بکرێت ینی کەم تەرخەمی ناکەین درێغی ناکەین لە خزمەتکردنی هاوڵاتانی خۆشەویستی هەرێمی کوردستان بەپێی ئەوەی کە ئێمە لە چوارچێوەی یاسای ژمارە 4 ساڵی 2010 دەستی سەربەخۆی مافی مرۆڤ کە ینی پێمان دراوە لە بەدواچوونی سکاڵا لە بەدواچوونی مافی خەڵک بەدواچوونی مافی گشتی ئەوە سەردانی چاکسازیەکان و سەردانی بنکەکانی پۆلیس و سەردانی دادگا و فەرمانەکانی تر و قوتابخانەکان و ئەنجامدانی کۆمەڵێک وەرشۆپات و سیمیناری پەروەردەی و ینی هوشاری کۆمەڵگەیی بەردەوامین بە ئیمکاناتێکی زۆر کەمەوە بەڕاستی ینی من لێرەوە پەیام ئەوەیە کە ینی حکوومەتی هەرێمی کوردستان لایەنی پەیوەندیدار بە تایبەتی وەزارەتی دارایی ئێمە لەم نووسینگانە کۆمەڵێ گرفتی زۆرمان هەیە بە ئیمکانێتی و توانایەکی زۆر دارایی کەمەوە ئێمە کارێکی زۆر ئەەکەین و خزمەتێکی زۆر ئەەکەین و هیوادارین و ئومێدەوارین کە زۆر لەوە زیاتر خزمەت بکەین لە چوارچێوەی پرینسیپەکانی مافی مرۆڤ وردە و ئەەکەین کۆمەڵگەی کوردی بە مافەکانی ئاشنا بکەین و دەست و پەنجەمان لەگەڵ ئەو پەرەنسیپە نێودەوڵەتیانەیە لە چوارچێوەی ڕێزگرتن لە کولتور و لە دابوونەریتی کۆمەلگای کوردستان ئەو پرەنسیپانە جێبەجێ بکەین ئەوەی کە بە ئێمە بکرێ و لە ئەستوی ئێمە بێت ئێمە درێغی ناکەین ئەکرێ بە کورتی من ئاماژەیەک بم بە هەندێک لەو ئەرک و هەندێک لەو هامانەی لە ئەستوی ئێمەیە ئەتوانم چڕی کەمەوە لەسەر سێ بوار مەسەلەن لە سێ بوارە ینی دەستەی مافی مرۆڤ و نووسینگەکانی مافی مرۆڤ لە پارێزگاکان و لە شار و شارۆچەکان کارەکە یەکەم ینی ئەرک هوشیاری کۆمەڵگەیە وشارکردنەوەی کۆمەلگا بەرامبەر بە مافەکانی بە کۆمەڵی هەنگاوی زۆر لە ڕێگەی خول و وەرکشۆپ و پانێڵ و سیمینار و ئەو جۆرە ڕێکارانەی ترکە هەیە ئەمە لایەنی وشاری لایەنی ترکە لە چوارچێوەی یاساکەیە هاتووە بە دوواچوونە بۆ مافی خەڵک بە دوواچوونە و مافی گشتی لە چوارچێوەی وەرگرتنی سکاڵا و داوە لە هاوڵاتیان ڕاستەوخۆ و لە چوارچێوەی ئەوەی کە ئێمە لە ڕێگەی ڕێگەیانەکانەوە یا لە ڕێگەی هەندێک هەواڵدەر مەسەر ئەگەر هاوڵاتی مافی پێشلکرابێ و دەتوانن مافەکەی بۆ وەربگرن و لە ڕێگەی یاساوە بێ لە ڕێگەی دادگاوە بێ ئێمە لەوە پشوو درێژین بەڕاستی ینی ئەینەی کارمان کردووە تا ئاخر ئاست لەگەڵ هەندێ دۆسیە هەندێک کەیسە ڕۆیشتون و ئانە بەڵێ توانیشمانە ئەتا ڕێدێکی باش مەسەن مافی هاوڵاتی وەربگرینەوە ئەوانە و ئەشکرێ بڵێن فەرمانگەکان و دام و دەستگاکان و لایەنی پەیوەندیدار مەسەلەن بە شێوەیەکی گشتی دادگا چاکسازیەکان و بنکەکانی پۆلیس فەرمانگەی داواکاری گشتی و نهێشتنی تاوان مەسەلەن ئاسایشی سلێمانی ئەمانە زۆر مستەجاب و زۆر هاوکار و با بڵێم بەڕاستی ینی زۆر باش بوون لەگەڵمانە لە ڕووی ئەوەی کە ئێمە کاتێ بە دوواچوونەکەین و ئەوانە دەرگایان بۆ ئێمە کراوەیە و زۆر بەباشی مامەڵەمان لەگەڵاکەن و هاوکارمان بەڕاستی زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز سابیر عەبدوڵڵا بەڕێوەبەری نووسینگی مافی مرۆڤ لە سلێمانی سپاسکەم دەرفەتت بێمە بەخشی بەڵازان و خۆشەویستان جیاواز لەم بابەتە بە ئەڤیتێکمان هەیە سەبارەت بە پاراستنی میوەکان لە سلێمانی کە هاوکارمان ڕامیار عوسمان لەو بارەوە ڤیتێکی بۆ ئامادە کردوین پێکەوە بینەری دەبین.
من تقریبان پارساڵ تێستێکم کرد لەسەر هەنار هەڵگرتن لە ناو قوڕا بۆی ئەو پێسەی وەکو خۆی بمێنێتەوە ئەو پار نەجاحەتم تیانە ئیم ساڵ تقریبان 4-5 سنووقم داناوە بۆ ئەوەی کە ئێستا دانەیەکیان بشکێنم نەورۆز دانەیەکیان مانگی 4 دانەیەکیان زین تاکوێ ئەڕۆ ئیمتیحانە تاکوێ سەرکەوتووە و ئیم ساڵیش 3-4 بۆڵتری ڕەشم دانا هەر لە پاڵە ماوەتم زانم ئەویش نسبەی نەجاحەتی چۆنە بەڵام ئەو وەکو هەنارەکە نییە لام وایە ئەو زۆر نەڕوە بەس هەنارەکە هیچ کێشەیەکی نەبێ بەس من هەر بە دوای ئەوە ڕۆمزانم بەروونی ئەم وڵاتە بە یەکۆ پێنەگا مەسەن بە یەکۆ نەیخێنە بازار بمێنێ بۆ زستان وەکو چۆن بەرومەکانی وڵاتمان وشکەکەینەوە ئەوە ژێسەیم ڕۆژکاندومانە تقریبان 4 مانگ و دەوری 4 مایەکەم هەنارە لەو سنووقایە لە دەوروبەری 15 بۆ 20 من ئەمیشەم لەسەرەمە کردووە بەس ترێکەوانێ ترێکە لام وایە دوومانیە بێ مانگ و نیوێک بێ شکە ترێکە وەکۆم تەحەمولی باش نییە و چاک نییە خۆی لەگەڵیش و لە داریشە لامایە من ئەو دارم کرد بێ ئێستا بۆ فکرەی خۆم کردومە نەک بۆەوەی کە 6 هەنار لەو دارایە ئیتر هیچمان نەیەشتۆتەوە من لەو 6 دارە لامایە 200 تەن بپارێزم کەواتە ئەو بیرۆکانی کە من ئەیکەم لە کەمەوە بۆ زۆر کەواتە بزانم من بە شوێن یەک شتا ئەگەڕێم بۆی ئەو پێسە وشک نەبێتەوە ئەو پێسە وشک بوو یعنی من هیچم نەکردووە ئێستا زۆرێگەی هەنار هەڵەواسێ بە سەقفا سێرەکە هەنارێکی وشکی بێگەنیویش بەڵام سەرێکی لە هەمان کاتە پێستێکی وشک و تامیشی ناخۆشە بەس ئەم هەنارە ئەڵەی بەهارە و ئاوەکەشی سێریکەن تامی هەرڵی کاتی خۆی تکە لەدار کراوە بەڵێزان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ